سەرۆکۆماری ئێران دەڵێ ملکەتی ئەمریکا نابین. بەشی زۆری وتاری حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئێران لە کۆبوونەوەی ساڵانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لەسەر ئەمریکا بوو. ڕایگەیان نە شەڕ لە ئەمریکا قبول دەکەین و نە ملکەتی داواکانیشی دەبین. هاوکات ڕاشی گەیان کە ئێران نابێتە هۆکارێک بۆ بانگەشەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. ئێمە کەرەسەی بانگەشەی ناوخۆیی هەڵبژاردننی ئەمریکانین. هەر کابینەیەک لە ئەمریکا بێتە سەرکار بە ناچاری ملکەتی ئارامگرتنی ئێمە دەبێت. ئەمریکا نەدەتوانێت شەڕمان بەسەردا بسەپێنێت و نەدەتوانێت گفتوگۆمان بەسەردا بسەپێنێت. ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتیش دەبێت لە بەرامبەر سیاسەتی تاکڕەوانە ڕاوەستێ و سەردەمی تاکڕەوی کۆتایی هاتووە. لەگەڵ تەوابوونی وتارەکەی ڕوحانی کەیلی کرافت نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند ڕوحانی لە کاتێکدا باس لە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان دەکات کە وڵاتەکەی گەورەترین پشتیوانی ترۆرە لە ناوچەکە و جیهاندا. هەروەها مۆرگان ئۆرتێگاس گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش لە تویتێکدا گوتی خۆزگە دەخوازێت نیازی سەرۆکۆماری ئێران بۆ ئاشتی ڕاست بێت. بە گوتەی ئۆرتێگاس ئێران لە 2012ەوە تاکو ئێستا 16 میلیارد دۆلاری بۆ پشتیوانی لە تیرۆر و هاوبەشەکانی خەرج کردووە و دەیتوانی ئەو پارەیە بۆ هاوڵاتیانی خەرج بکات. هەر لە وتارەکەیدا حەسەن ڕوحانی ڕەخنەی ئەوەی گرت کە گەمارۆکانی ئەمریکا خەڵکی ئاسایی وڵاتەکەی کردوتە ئامانج و پێی لەسەر ملی ئەوان و هەموو نەتەوە ئازادی خوازەکان داناوە. بەڵام گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە وەڵامی قسەکانی سەرۆکۆماری ئێراندا ڕایگەیاند گەمارۆکانی ئەمریکا تیرۆر و پرۆژە موشکی و بەرپرسە گەندەڵەکانی ئێرانی کردوتە ئامانج نەک خەڵکی ئاسایی.